چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. هاتنی دۆستان بۆ نەخۆشخانە بۆ بینینی زەنون. زەنوونی میسری تووشی پەرێشانی و جۆرەشێتیەک بوو، بە جۆرێکی ئەوتۆ کە خەڵکی بەرگیان نەگرت و شکاتیان لێکرد. خۆڵبەست کرا و بردیان بۆ نەخۆشخانە، بەڵام دۆستەکانی کە بەهۆی دووری ئەوەوە نیگەران بوون و زیندانیان بۆ ئەو بە قورس دەزانی چوون بۆ نەخۆشخانە تا چاویان پێ بکەوێت و قسەی لەگەڵ بکەن و ڕاوێژی پێ بکەن. بەڵام لەولاوە چونکە ئەم پیرە بەهۆی گرفتاری خەڵکەوە تووشیشێتی ببوو، بەند و زیندانی بۆ خۆی بەدەستکەوت دەزانی و حەزی بە بینینی خەڵکی نەبوو. کاتێ بینی تاقمێک هاتوون بۆ بینینی دەهری بوو، هاواری بەسەرداکردن ئێوە کێن و بۆ چمە بەستێک هاتوون بۆ لای من. ئەو تاقمە بە ئەدەب و ڕێزەوە پیان ورد: ئەی پیرە ژیر، حاڵت چۆنە؟ ئێمە لە دۆستانی تۆین و هاتوین هەواڵت بپرسی، خۆتمان لێ دوور مەخەرەوە، چونکە خۆشمان دەوێ کارێکی شیاو نییە بنیادەمی ژیر خۆی لە دۆستانی دوور بخاتەوە. ڕازی ئەم کارەتمان لێمە شارەوە و پێمان بڵێ لەم شێتیەدا چی دەبینی؟ ئێمە لە دۆستایەتی تۆدا ڕاستگۆین و لە هەردوو دنیا دڵمان پێداوی. ئێمە ئازار دەچێژین لەوەی کە زیندانی کراوی. زەنون هەرکە قسەکانیانی بیست لە جێی خۆی دەرپەڕی و قسەی ناخۆشی پێوتن و بەرد و داری تێگرتن. ئەوانیش لە ترسانە هەڵهاتن و ڕایان کرد. ئەوان ڕایان دەکرد و زەنون قاقا پێدەکەنی و ڕۆوەوان دەیوت: سەیری ئەم دۆستانەم بکە، هیچ نیشانەیەکی دۆستیتان تێدا نابینم. دۆست دەبێت تامڵی ئازاری دۆست بکات، بەڵام ئێوە بە هەندێک زنیە و چەمبەردێک هەڵهاتن، چۆن دەکرێت بە دۆستان بزانم؟ لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە عاشقی ڕازگۆ نابێ لە بەڵا بترسێت. دۆستانی زەنون کە بانگەشەیەوە دەکەن عیشقیان هەیە بووی، چونکە بە تەنیا بانگەشەکردن و هیچی تر لە بەڵای ئەو دەترسن و لێی هەڵدێ. زەنون بەم شێوەیە ئەوە دەخاتە ڕوو کە نابێ سەرنج بدرێتە قسەی بانگەشەکەر، لەبەرەوەی بانگەشەکەر لە کاتی بەڵاو ناڕەحەتیدا هەڵدێت و عیب و عارەکانی ئاشکرا دەبن.